ئازیزێکی مردووە جەنابیشت هاتوویتە وەک یادەوەریەک ئێستا لە سەر گۆڕی فڵان کەس وێنەمان گرت. خۆزگەم بۆ کەسێ عەقڵی تەواوە. ئەگەر ئینسانی عاقڵ و ژیر و تێگەشتوو بێشتیوان ناکە قەت. بۆیە بزانە کاتێککە دەمری کەسانێک هەیە بە دیار گۆڕەکەت و خەریکی جگەرە خواردنن. کاتێک کەسێک لە ئێمە دەمرێت ئێمە دەفن دەکرین و دەشاررێنەوە، بەڵام لەسەر قەبرەکان لە سەرووی قەبرەکەوە لە دەرەوە کەس و کارمان دانیشتوونە و وەستاون، هەندێکیان بۆمان دەگرین بە دڵ، هەندێک لە خەڵکی بۆمان دەگری، هەندێکی تر تەنها بێتاقەتە و ناگری بۆمان لە کەسەکان و لەوانەی کە هاتوونە بۆ دیار گۆڕەکەی ئێمە. هەندێکیشیان زۆر زۆر ئاساین هاتوونە، نەخەفەت دەخۆن نەدەشگرین. ئەمە دەرەوەی قەبرەکەی ئێمەیە. بەڵام کەسانێکەیە دەگری، کەسانێکەیە خەفەت دەخوا، کەسانێکەیە هەر باکیان نییە لە مردنی ئێمە، لەوانەیەشە بیان ناسین. کەسانێکەیە وەستاون پێ دەکەنن، لەوە جەنازەکە دەشارڕێتەوە، دیاردەیەکی زۆر ناشرینە، هەندێک کەس دەبینی خەریکی پێکەنینە یاخود خەریکە جگەرە خواردنە. لەوە ناشرینتر کەسانێک شەرم ناکەن لە خۆیان، تەمەنێکیان هەیە دێن لە گۆڕستانە لەوێ بە جەماعی ڕەسم دەگرن، وێنە دەگرن. باشە شەرم ناکەی، تۆ هاوڕێی تۆ پیاوی سڵحە، هاتووتە کەسێکی ئازیز مردووە، لەوێ خەڵکێک بۆی دەگری، تۆش هاتووتە دەچی بە جەماعی دەوەستن و وێنە دەگرن، دەڵێ منتەخەبی یاریزانەکانن. شەرم لە خۆتان ناکەن. ئینسانی موسڵمان دەبێت ئاگای لەوە بێ، شعوری هەبێ، هەستی هەبێ لەوێ کەسێک ئازیزێکی مردووە جەنابیشت هاتوویتە وەک یادەوەریەک ئێستا لە سەر گۆڕی فڵان کەس وێنەمان گرت. خۆزگەم بۆ کەسێ عەقڵی تەواوە. ئەگەر ئینسانی عاقڵ و ژیر و تێگەشتوو بێشتیوان ناکە قەت. بۆیە بزانە کاتێککە دەمری کەسانێک هەیە بە دیار گۆڕەکەت و خەریکی جگەرە خواردنن، کەسانێک هەیە خەریکی وێنەگرتنن، کەسانێک هەیە خەریکی مەعمەلە و کەسابەتن. بۆیە بۆ خەڵکی خۆت خراپ مەکە، بۆ ڕەزامەندی خوا ئیش بکە، چونکە هەر کاتی ئیشت کرد بۆ خوا، بۆ ڕەزامەندی خوا، دڵنیا بە پەشیمان نابیتەوە. بەڵام بۆ ڕەزامەندی خەڵکی ئیش بکەی، دڵنیا بە لە دنیا و لە قیامەت پەشیمان دەبیتەوە و باجی تاوانەکانیشت دەدەیت، چونکە بۆ ڕەزامەندی خوات نەبووە. بۆیە ئەگەر دەتەوێت ئیشیە بکەی پەشیمان نەبیتەوە، لێی بۆ خوا بیکە، بۆ خەڵکی بکەی، دڵنیا بە پەشیمان دەبیتەوە. بۆیە ئینشاءڵڵا ئاگادار بین ئەوە خەڵکیە بە دیار گۆڕەکەمانەوە، هەرێکی بە شێوەیەک. بەڵام دوای ماوەیەک، دوای چەند سەعاتێک ئێمە لەبیر دەکەن، گریان نامێنێ، دەموچاو دەگەڕێتەوە بۆ سەر جاران، وەکو جاران دەموچاویان جوان دەبێتەوە پێ دەکەنن، فرمێسکەکان لە چاو وشکە بێ و کۆتایی پێدێ، ئەمجا سەرەی ناو گۆڕەکەی ئێمەیە. بەڵام ئالەو ڕۆژەدا لە ناو گۆڕەکەی ئێمەدا کەسانێک هەیە لەو کاتێکەوە حاڵی خەڵکە لە دەرەوە، هەرێکی بە شێوەیەکە، هەرێکی حاڵەتێکی هەیە، بەڵام کەسانێکی شێ لە ناو گۆڕدا. ئەمە هەواڵی ناو گۆڕەکەیە، ئەو هەواڵی دەرەوە بوو. کەسانێک هەیە پرسیاری لێ دەکرێت، دەڵێن کێ پەروەردگارتە؟ دەڵێ ئەڵڵا پەروەردگاری منە، خوا لەو کەسانەمان بگێڕێ یا ڕەبی. پرسیاری لێ دەکرێت دینت چی دینێک بووە لە دنیادا؟ دەڵێ دینی من دینی ئیسلام بووە، بەس هیچ بەرنامەیەک نەبووە جگە لە ئیسلام، هیچ بەرنامەیەکم پەیڕەو نەکردووە. پرسیاری لێ دەکرێت سەبارەت بە محەممەد صلی الله عليه وسلم، دەڵێ محەممەد پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، عەبدی خوا بوو نەک شەریکی خوا. ئەمە حاڵی کەسانێکە لە ناو گۆڕدا، کەسەکانیشان لە دەرەوە بۆ شێوەیەن، بە زمانێکی فەسیح دەڵێ ئەڵڵا پەروەردگار، دڵخۆشە. بەڵام کەسانێکیش هەیە لە دەرەوە حاڵی خەڵک ئاوایە بۆیان، بەڵام لە ناوەوە کە پرسیاری لێ دەکەن کێ پەروەردگاری تۆیە؟ ئەڵێ نازانم. پەنا بەخوای گەورە زمانی لاڵ دەبێت. پرسیاری لێ دەکەن دینت چی؟ ئەڵێ نازانم. پرسیاری لێ دەکەن سەبارەت بە محەممەد صلی الله عليه وسلم، دەڵێ نازانم، هیچ نازانم. کەواتە ئەوە حاڵەکەمانە. بۆیە کەسانێکەیە لە ناو گۆڕدا بەختەوەرن، کەسانێکەیە بەدبەختن.
لە دەرەوەی گۆڕیش کەسانێک هەیە خەمبار و بێتاقەتن، کەسانێک شێ باکیان لە مردنی من و تۆ نییە، بەوەی من و تۆوە ژیان ناوەستێ، بازار ناوەستێ. بۆیە زۆر لە خۆمان بایی نەبین، ئاگامان لە خۆمان بێت، قەدری خۆمان بزانین، ببینیان نەبین ژیان وەکو خۆی دەڕوات، کەواتە زۆر لە خۆت بایمەوە بۆ ئاگاداری خۆت بە.